سڵاوتان لێبێ. مەراسیمی 25 ساڵەی یادی ئەنفال لە گوندی دێبنەی ناحی ڕزگاری لە گەرمیان بەڕێوەچوو. بەڵام هیچ کام لە سەرۆکی هەرێم و جێگرەکەی و سەرۆکی حکومەت و جێگرەکەی و سەرۆکی پەرلەمان و جێگرەکەی ئامادەی مەراسیمەکە نەبوون. پەیامنێری NRT لەناو مەراسیمەکەەوە ڕایگەیان لەناو مەراسیمەکەدا ژمارەیەکی زۆر لە کەسوکار هێڵپەرکراون و پەرلەمانتاران و بەرپرسان بەڕێوەچۆ لە مەراسیمەکەدا کەسوکاری هێڵپەرکراوەکان داوایان کردووە ئەو جاش و مستەشارانی دەستیانە بۆ لە پرۆسەی ئەنفال دادگایی بکرێن و چیتر بە بەرچاوی کەسوکار و ڕۆڵەی ئەنفالەوە بە ئازادی هەتوچۆ نەکەن. ڕۆژنامەی سەباحی حکوومەتی عێراقی لە زاری چەند سەرچاوەی چاوپەیمانی نیشتیمانیەوە بڵاوی کردێتەوە گەڕانەوەی وەزیرە کوردەکان بۆ دانیشتەکانی ئەنجومەنی وەزیرانی عێراق نزیکە. سەرچاوەکە کە ناوی نێنراوە پێشبینی کردووە کورد بەم نزیکانە گەڕانەوەی وەزیرەکانی بۆ دانیشتەکانی ئەنجومەنی وەزیرانی عێراق ڕابگەێنێ دوایەوەی وەفدی کورد لە بەغداد چەندین کۆبوونەوەی ئیجابی ئەنجام داوە. بەوەی پێنەدانی پێشینی هاوسەرگیری ژمارەیە گاوڵاتی گربوونەوەیان لە شاری سلێمانی ئەنجامدا هەرچەندە بریکاری وەزارەتی دارایی پێشتر ڕایگەیاند بوو دەست دەکرێتەوە بە پێدانی پێشینی هاوسەرگیری بەڵام لە ئێستادا مامەڵە لە هاوڵاتیان وەرناگیرێ بۆ خەرجکردنی. وەزیری دەرەوەی تورکیا ڕایگەیان حکوومەتی ئەنقەرە متمانی نییە بە خواستی سەرۆکوەزیرانی عێراق بە نزیکبوونەوەی لە تورکیا و پتەوکردنی شەراکەت لەگەڵیدا. لە لەدوانێکیدا بۆ کەناڵی TRT فەرمی تورکیا ئەحمەد داوت ئۆغلۆ ئاماژەی بۆ ئەوە کردووە وتەکانی نوری مالکی سەبارەت بە خواستی وڵاتەکەی بۆ بەهێزکردنی پەیوەندی سیاسیەکانی وڵاتەکەی لەگەڵ تورکیا جێگەی متمانی حکوومەتی ئەنقەرە نییە. ئۆغلۆ لە دوانەکانی مالیکی بە گەمەیەکی سیاسی وەسف کرد و داوای لەکە بنەماکانی دموکراسیەت لە سیستەمی دەسەڵات بچەسپێنێ و کەشێکی گونجاو و ئاشتیانە لە نێوان پێگاتەکانی عێراقدا بڕەخسێنێ. پۆلیسی پارێزگای دیالە ڕایگەیان دوایەوەی کە دوێنێ سەرۆکی کوتلەی عێراقیە بۆ هەڵبژاردنی ئەنجومەنی پارێزگاکان بەوەی بۆمبێکی چێنرا و بریندار بوو ئەمڕۆ لە نەخۆشخانەی گیانی لەدەستدا. باگوێری لە دوانێکی پۆلیس نەجم حربی لە هەمان کات ئەندامی ئەنجومەنی پارێزگای دیالە بووە بۆیە بەوەی سەختی برینەکەی و گیانی لەدەستداوە. کۆمسیۆنی سەربەخۆی باڵای هەڵبژاردنەکان ڕایگەیاندووە ڕێژەی بەشداربوون لە پرۆسەی دەنگدانی تایبەت کە دوێنێت لە 12 پارێزگای عێراق بەڕێوە چوون زۆر بەرز بوو لە مێژووی عێراقدا هاوشێوەی نەبووە. کۆمسیۆنەکە ئاماژەی بۆەوە کردووە ڕێژەی بەشداریکردن لە پرۆسەی دەنگدانی تایبەت بۆ هەڵبژاردنی ئەنجومەنی پارێزگاکان گەیشتۆتە لە 172 کیشی زۆرترین ڕێژەی بەشداربوون لە پارێزگای دیوانی تۆمار کراوە کە لە 185.5 بووە. نووسینگەی سەرۆکی فەڵەستین ڕایگەیان مەحموود عەباس نامەی دەستبەکارکێشانەوەی سەلام فەیاس سەرۆکی حکوومەتەکەی قبوڵ کرد و ڕای سپاردەوە بە بەڕێوەبردننی کاروباری حکوومەت بە شێوەیەکی کاتی. پێشبینیشی کرد کە حکوومەتێکی تەوافقی نیشتیمانی بە سەرۆکاتی مەحموود عەباس پێکمێنرێ یان کەسایەتێکی نوێ بۆ پۆستەدا بنرێ کە پێدەچێت محەممەد مستەفا سەرۆکی سندوقی وەبەرهێنان بێ. دوای چەند هەفتەیەک لە کۆچی دوای هۆگۆ چاڤێز سەرۆکی ڤەنزوێلا ئەمڕۆ بە مەبەستی هەڵبژاردننی سەرۆکێکی نوێ بۆ وڵاتەکەیان هاوڵاتیانی ڤەنزوێلا ڕوو لە سندوقەکانی دەنگدان دەکەن. لەم ڕۆژدا دەنگدەران ئەوەیە گلایی دەکەنەوە کە ئایا ڕێز دەخواستی هۆگۆ چاڤێز دەگرن بە دانانی نیکۆلاس مادرۆی درێژەدان بە پەیڕەویکردنی پلانی سۆسیالیستی تۆندڕاو یان دەسەڵات ڕادەست بە ڕکابەرەکەی هێنری کابرلێس دەکەن کە بەڵێنی ئەنجامدانی گۆڕانکاری بە فراوانی داوە لە کەرتی کاردا. ئاسوودە بن.